ساڵێک لە دوای ناساندنی وەگنۆزەمین پارێزگای عێراق، هەڵەبجە هێشتا لە چاوەڕوانی وەرچەرخانە پرۆژەی و داراییەکانی بەغدادایە. لە کاتێکدا لە کۆی بودجەی گشتی عێراقدا ساڵانە نزیکەی 55 تریلیۆن دینار بۆ پرۆژەکانی وەبەرهێنان و ئاودانکردنەوە تەرخان کراوە. هێشتا چرخی پرۆژە فیدراڵیەکان لە هەڵەبجە نەکەوتووەتە گەڕوو. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە. هیچ پرۆژەیەکی استراتیژی حکوومەتی عێراقیش لە پارێزگاکە بوونی نییە، بەداخەوە ئەمە خەڵکی تووشی بێئومێدی کردووە. فراکسیۆنەکە بێئەجەدان بەڕاستی، یعنی سیاسەتی ئەمری ڕۆژەکەن لە ئەجەدانە وەکوڵەر بەڕوازحی ئیش لەسەر کە کاروباری هەڵەبجە نەکراوە. میکانیزمەکانی پشتبەستن بە پێوەری دانیشتوان وەک بنەمای سەرەکی بۆ دابەشکردنی بودجەی پەرەپێدانی هەرێمەکان لە بەغدا بربەستێکی سەرەکیە لە بەردەم پشکی دارایی هەڵەبجەدا. هەڵەبجە شارێک بۆ هۆی ڕاهەندە مێژووی و مرۆییەکانیەوە کراوەتە پارێزگا، نەک ژمارەی دانیشتوانی پارێزگاکە. پارێزگاری هەڵەبجە دەڵێت مانگی ئایندە دەچنە بەغدا و لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق بۆ ئەو مەبەستە و پرۆژە خزمەتگوزاریەکانی هەڵەبجە کۆ دەبنەوە. وەرەقەی ئەعمالی خۆمان ئامادە کردو دەمێکە دووسێ مانگە بێت، تایبەتە بە کەسوکاری شەهیدان، تایبەتە بە ئاوازانکردنەوەی هەڵەبجە، تایبەتە بە دامەزران، تایبەتە بەکردنەوەی کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی فەرمانگەت کە سەر بە حکوومەتی فیدراڵە. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێت حکوومەتی عێراق لە ڕووی یاساییەوە بە میراتگری حکوومەتەکانی پێش خۆی ناوزەند دەکرێت و پێویستە قەرەبووی دارایی و معنەوی خەڵکی شارەکە بکاتەوە. پێویستە هەڵەبجە لە پوچەی پەرەپێدانی پارێزگاکانە بەڕاستی سوودمەند بێ، وەکوتم ئەم پارێزگایە وەلەوە کە پارێزگایەکی تازەیە، هەروەها ئەو تاوانەی کە بەرامبەری کراوە حکوومەتی ڕژێمێکی پێشوو کردوێتی کە ئەم حکوومەتە ئێستا میراتگەری حکوومەتی پێشووە، لەبەرەوە پێویستە کات زیاد بەدەر لە هەموو ڕێنمایی و یاسایە کە توانین بڵێن یعنی چاوی لە پارێزگای هەڵەبجە بێت. سەرەڕای ئەوەی پشکی خەمڵێنراوی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە بودجەی گشتیدا ساڵانە بە زیاتر لە 6 تریلیۆن دینار دەستنیشان کراوە، بەڵام ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا تێکەڵکردنی دۆسی دارایی بە ململانە سیاسیەکان زۆرجار ڕێگر بوون لە خەرجکردنی کۆی بڕەپارەکە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی هەڵوێست بۆ چاودێریکردنی کارەکانی حکوومەت لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا، حکوومەتی فیدراڵی هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری و استراتیژی لە سنووری پارێزگای هەڵەبجەدا نەخستووەتە بواری جێبەجێکردنەوە. ئەو پرۆژانەی کە استراتیژی لە چوارچێوەی وەبەرهێنان لە چوارچێوەی پەرەپێدانی پارێزگاکان ئەمانە گرنگن، یان نتوانین بڵین شتێکی بەو شێوەیە نیە لە حکوومەتی ناوەندەوە، ئەوەی هەیە لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستانایە و لێەوە سەرفەکرێت. لە ساڵی 2014دا لەلایەن حکوومەتی هەرێم و لە ساڵی 2025دا لەلایەن حکوومەتی ناوەندیەوە هەڵەبجە بە پارێزگا ناسێنراوە، بەڵام تا ئێستا بە پارێزگابوونەکەی لە پرۆژە خزمەتگوزاریەکاندا ڕەنگی نەداوەتەوە. لە کۆی سێکتەرەکانی ژیان هەڵەبجە پێویستی باوەدانکردنەوەی زیاترە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.